يسهر العكس يعني تبدأ حفلته یعنی بە پێچەوانی خەڵکی ئاساییەوە عودەی بە ڕۆژ دەخەوت و بە شەو بەخەبەر بوو. ئاهەنگ و کات بەسەربردنەکانی لە سەعات 30 شەو دەسی پێکرد. ئەو بەرەبەیانەی ئاهەنگ دەسی پێ بکردایە ئەوە هەتا پاش نیوەڕۆی ڕۆژی دواتر بەردەوام دەبوو. چاوپێکەوتنی لەگەڵ کەسە نزیکەکانی بۆ نمونە بەڕێوەبەر و سکرتێری کارەکانی لە کاتژمێر 3 بۆ 4 بەرەبەیانە بوو. إلى 1 ظهرا أو 2 ظهرا أو 4 ظهرا أو 5 ظهرا. الحفل تستمر من الليل إلى النهار ثاني يوم. هەندێک جار عودەی بە ترس و شۆکەوە هەڵدەسا لە خەو. پارەی بە ئێمایە دەینار بۆ ئەوەی بەسەر هەژاران و مەرقەداینەکانە دابەش بکەین. لە کاتێکە عودەی بەوە ناسراوە زۆر بەکەمی پارە بە خەڵکەیە، یان هەندێک جار لیستی ناوی خەڵکی هەژاری دەهێنا بۆ ئەوەی پارەیان بداتێ. سجل أعطوا للفقراء، روح وزعوا جيبوا لي ورقة أنه وزعته على الفقراء. ئەو کاتەشکە لەسەر شەقامێک پیاوێکی بەتەمەنی ببینایە، یعنی بیبینایە هەژارە پارەی پێدا لە ئۆتۆمبیلەکەی دادەبەزی و قسەی لەگەڵ دەکرد. عودەی بۆ هەندێک بابەت دەگریا و دەبوو بە کەسێکی هەستیار، تەنانەت جارێکیان پاش ئەوەی لەگەڵ باوکی لەسەر بابەتێک قسەیان کردبوو پەیوەندی بە منەوە کرد و داوای لێکردم بە یەکەوە بچینە سەر گۆڕی خاڵە عەدنانی. پاش ئەوەی چوونە سەر گۆڕەکەی عودەی زۆر گریا. القبر وبدأ يبكي يعني يبكي بحرارة وبألم. من و وێنەگرەکە بەیەکەوە چوینە ئەو شوێنەی بۆمان دیاری کرابوو لەلایەن سکرتارێتی عودەیەوە. پاشەوەی گەشتینە شوێنەکە زانیمان ئەو جێگایە باخچەی ساوایانی منداڵانی بێسەربەرشتە. عودەی بە ئۆتۆمبیلێکی پڕ لە دیاری و خواردن و شیرینی و جلوبەرگ گەیشتە شوێنەکە. خۆی بەدەستی خۆی یەک دیاریەکانی بە منداڵەکان دەدا و هەر یەکەیان بڕێک پارەی وەک دیاری پێبەخشین. لەگەڵیدا دیاری بەخشیە بەڕێوەبەری باخچەکە لەگەڵ منداڵەکان دەستی کرد بە گۆرانی وتن. پاش بینینی ئەم دیمەنە زۆر قورس بوو لە لامان باوەڕ بەوە بکەین ئەمە ئەو کەسەیە کە پێشتر بە توند و تیژی بینیومانە. باختصاصات مختلفة الأمور الفظيعة اللي ممكن تصير. بەهۆی ئەشکەنجەدان قاچم شکا وام لێ هات بە گۆچان دەڕۆیشتم. ئەمە عودەی زۆر دڵخۆش دەکرد چونکە ئەویش بە هەمان شێوە بە گۆچان دەڕۆیشت. پاش ئەوەی عودەی تووشی ڕووداوەکە بوو بە گۆچان دەڕۆیشت پەیوەندی پێمەوە کرد ئاخۆ منیش گۆچان بەکارێنم بۆ ڕۆیشتن یان نا. بۆی دڵی ئەو ڕازی بێت ماوەیەک ناچار بووم گۆچانم بەکارێنم. ئێمە هاوڕێ بووین بەڵام وەک فەرمانبەر کاری پێدەکردین. هەر یەکەمان ماوەی 14 ڕۆژ دەبوو لە بەیانیەوە هەتا شەو ئەبووە بەیەکەوە بوونە، تەنها کاتی نووستن لە یەکجیا بووینەوە. بس من الصبح إلى حد الليل يومية 14 يوم. مجرد من 14 يوم ينطي يوم عصرية يعني من ساعة 5 العصر إلى ثاني يوم الصبح. مرة واحد عندنا من جارێک یەکێک لە هاوڕێکانمان بە تەواوەتی لە ڕووی دەرونیەوە ماندوو بوو. گەشت بۆ ئەو ڕادەیی فیشەکێ بە قاچی خۆی بنێت بۆ ئەوەی پشوو پێ بدرێت. لە کۆتاییدا مێزێکی گەوری بە قاچی خۆی داکێشا و قاچی خۆشکاند بۆ ئەوەی بچێتەوە ناو خێزانەکەی. عودەی گاڵتەکانیشی ترسناک بوو. ولكن هي الأصدقاء يعني مرعبة بالنسبة لهم. یەکێک لەوانە دەبوو لە ناو فڕۆکە لە ئاسمان و لە بەرزیەکی زۆر یەکێک لە هاوڕێکانی خۆی فڕێ بداتە ناو ئاوە. بەڵام بۆ هەندێک لە هاوڕێکانمان ئەمە زۆر سەخت بوو مەلایان نازانی. جارێک یەکێک لە ئێمە کەوتە ئەم یاریە عودەی ئەو زۆر گریا داوای لێ کرد خۆی فڕێ نەداتە ناو ئاو و فڕی بدەنە سەر وشکانی چونکە مەلە نازانێت. عودەی پێیوت ئاخر دەمریت ئەویش وتی با بمرم باشترە لەوەی بخینشم.